بینەران و بیسەرانی سبەی کاست ئەم کاتتان باش. من فەریدون عارف خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی سبەی کاست لەگەڵتانم. حکایەتی مادە هۆشبەرەکان جەنجێکە لە تاریکیدا، جەنجێک لەگەڵ تارماییدا. بەداخەوە کۆمەڵگای کوردی لە ئەمڕۆدا ڕوبەڕووی ئەو جەنگە بۆتەوە، جەنجێک کە هیچ چەکێکی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی. بە بڕوای پسپۆڕان تاکە چەکی کاریگەر بۆ ئەوەی لە سەنگەری ئەم جەنگە دابین چەکی هۆشیاریە، هۆشیاری بۆ تاک بە تاکی کۆمەڵگا، بە تایبەت بۆ دای بابان تا بزانن منداڵەکانیان چۆن و لەکوێ لەگەڵ کێدا هەڵسوکەوت دەکەن، بۆ ئەوەی دوور بن لەم جەنگە، بۆ ئەوەی کۆمەڵگا بەرەو لێکترازان و هەڵوەشانەوە نەچێت، چونکە ڕوبەڕووبوونەوەی ئەم جەنگە بە چەکێکی کاریگەر کە هۆشیاریە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگا. بۆ ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەستانیەکەین کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەروونزانین. کاک دکتۆرم کاتت باش، سپاس دەکەم، خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ جەنابتم. سپاس بۆ کاتێک کە بەیەمت بەخشیوە. پێم خۆشە شتێ بڵێم، ئەمە مەتحی ڕوبەڕوو نەبێت. برادێک کە بەزانی لەگەڵ جەنابتە ئەمڕۆ پۆدکاستاکەم ئەوتی کاک دکتۆر کەریم هەر لە هەر شوێنێکی شتێکی خێر هەبێت ئەو ئامادەیە لەوێ بێت. هەر سەرکەوت و تەندروست بیت. سپاس. کاک دکتۆر، بۆ خۆت دەزانی مادە هۆشبەرەکان بەڵایەکە و تووشی کۆمەڵگا بووە، بەتایبەت لە دوای ساڵانی نەوەتەکانەوە، لە دوای ڕاپەڕینەوە شەڕی ناوخۆ ئەو بارە هەموارێک کە کوردستانی پێ تێپەڕی، دەواازەیەک بوو، کەلێنێک بوو بۆ ئەوەی کە کەسانی مشەخۆر، کەسانی بازرگانی چاوچنۆک بە هاوکاری ئەو وڵاتانەی کە هەمیشە دژ بە دۆزی کورد و دژ بە کۆمەڵگای کوردی بوون، ویستیان لەم ڕێگایەوە بە شێوە لە شێوەکان کاریگەریەکی خراپ بخەنە سەر کۆمەڵگا و بەداخەوە کە توانیشیان. ئەمڕۆ بینین کەسانێکی زۆرمان هەن ئالوودەی ئەم بارودۆخەن، ئالوودەی مادە هۆشبەرەکانن و خێزانەکانیان گیرۆدەن بۆ خۆیان بە شێوە لە شێوەکان توانا و چالاکیەکانیان لە دەستدا، وەک تاکێکی ناتەندروست ئەگەر لە زیندانیشانە بن لە دەرەوە کەسانی بێسوودن. بەداخەوە پێم خۆشە جەنابەت سەرنجی خۆتم پێ بڵێ لەسەر ئەوەی کە مادە هۆشبەرەکان بە تایبەت لەسەر کاریگەری لەسەر تاک، لەسەر باری دەرونی تاک، لەسەر دەروندروستی تاک چییە؟ تا زۆر سپاس بۆ میوانداریە. بێگومان ینی بەڕاستی بەس ناوهێنانی مادەی هۆشبەر خۆی لە خۆی ئینسان ئەژنۆیەشکێت، لەبەرەوەی زۆر مەترسیدارە و زیاتریش ئامانج لێی ئەو چین و توێژەی گەنجانە کە لەو پەڕی بەرەمهێنانان، ینی ئامارەکان ئەڵێن لە 16 ساڵ بە دواوە فعلا نمەش توێژینەوەیەک کیلو هەروایە دەست پێیەکە لە کۆتایی قۆناغی هەرزەکاریەوە خەڵکێکی زۆر توش بووە. یعنی ئێستا هەموو ئەو دام و دەستگایانەی بەرپرسن ئاسایش و دادگا و لایەنە پەیوەندیدارەکان ئاڵێن نەک لە لە هەزار لە 100,000 زیایی کردو، یعنی زۆر مەترسیدارە، زۆر ینی هەر ئامارەکان ئێستا لە سنووری سلێمانی بە هەزاران کەس لە سجنان، هەولێر عینەنشت، دهۆک عینەنشت، جاران ئایانگوو مەسەڵەن بۆ نمونە بەدەیان کەس ئێستا لە سەدان و هەزاران تێپەڕیوە و زۆری نەشی ئەمانە گەنجن، زۆری نەشیان گەنجن، بەڵێ بێگومان لە تەمەنی 16 دەست پێەکەن. ئەنجایەمە ئێستا توێژینەوە یەکمان کردووە، سەردانی ئاسایشمان کردووە، سەردانی پێم خۆشە بێنە سەر توێژینەوەکە، بەڵام دواتر بوردی دێنە سەر ئەو بابەتە. ئەوە لە یادمە بەست پێم خۆشە وەڵامی پرسیارەکەی من وەرگرمەوە ئەوەی کە کاریگەری ئەم مادە هۆشبان لەسەر دەرونی لەسەر دەروندروستی بەڵێ یەکەم زۆربیان تووشی ڕفتاری نادروستە بن. طبعا آخر ئێمە بێ جیان کەینەوانێ ئەوانەی کە ئالوودە بوون، ینی خۆی توش بوون ئالوودەبوون بە مادەی هۆشبەر بە 4 قۆناغ ئاڕوا. قۆناغی یەکەم و قۆناغی تاقیکردنەوە تەجروبەیە،
ینی گەنجێکە لەگەڵ هاوڕێیەکی ئەڵێوە چیە لێ وەدەوە بخۆوە خۆشە و تووشی ڕیلاکس ویسترخا و خۆشی دەکات و ئازانی ئیش بێ ئیژنیت و ئەزانی پارەی دنیا و هێوازان لێن بۆ هەڵی خەڵەتیان و خۆشی حەزێکی هەیە تەمان هۆکار هەیە توانین باسی هۆکارەکان بکەین چێنەوانی تووشی مادەی هۆشبەرە بن لەم قۆناغی ئەتوانێ وازی لێبێنە تاقیە کاتەوە دوای کە زانی نەتیجەیەکی وای نییە ئەتوانێ وازی لێبێنە هەندێکی لێرە وازی لێ نایانێت چێتە قۆناغی دووەمەوە کە پێڵم قۆناغی ناڕێکی پچڕی ینی لێرە بەڕێکی بۆ کوبڵی هەموو ڕۆژێ بەکاری نایەنە لەوانی لە سەفرەیەکە بۆ نمونە لە گەشتێکە لەگەڵ هاوڕێکانە لە نادیەکە لە کافتریایەکە لە شوێنێکە هەفتەی جارێ دو هەفتە جارێ مانگی جارێ بەو شێوەیە لەم قۆناغەش ئەتوانێ واز بێنێ ئەگەر لەم قۆناغەش هەروازی نێنە بەردەوام بۆ چێتە قۆناغی سێمەوە کە پێڵەن قۆناغی ڕێک و پێک مەبەست چێ لە قۆناغی ڕێک و پێک مەبەستەوەی لەم قۆناغیا بە بەمتەزەمی ڕۆژانە بەکارێنێ لەوانێ ڕۆژی دوسێ جاری بەکاری بێنە هەفتانە بەکارێنێ لێرەیە مەترسیەکە ئەوەی خۆی بەتەنیا ناتوانێت ئیرادەی نامێنێ ناتوانێ وازی لێبێنێ لە مەرحەلێش کە تەجاوزی کرد مەرحەلەی چوارەمە ئیدمانە ئالوودەبوونا کە ئیتر ئەبێ لێرە خۆت ئینسانەکە بە زۆر بەری بۆ خەستەخانە بە زۆر بەری عیلاجیکەی بە زۆر بیبەی چارەسەری بۆ وەرگری ئەجینا ئەوەی کە ئێسان وەڵامی پرسیارەکەی تۆڵەمە زیانەکانی دەرەکەوێت تەمەن منەوانی کە چاوپێکوتمان لەگەڵاکردن و بەحث و توێژینەوەکانی پێشووتریش یەکەم شەڕانیە بن تند و تیژە بن حەزیەتی خێزانیانێن حەزیەتی مناڵەکانیانێن شەڕەکەن اینجا دزی لەبەرەوەی پارێکی زۆریەوێ ینی ڕۆژانە تقریبان 40-50 هزاری بە هەندێک لەوانە ئێمانی 500-600 هزار لەکوێی بوو هەندێک جاری بوو دەسەبن بۆ گیرفانی دایک و باوکیان قەرزەکەن لە مولەی وەرەگرن اینجا مەسەلی حادسەی سیارە زۆرە بێ اینجا ئەم کەسانە خەویان لێزڕێ مەسەڵەن ئێستا ئەوەی کە زۆر باوە لە کوردستانە ئەم شیشە و کریستاڵ و ئەمانەیە بەکاری هێن نازەم هەندێ مادەیە بڕواو هەبێڵێ بە هەفتە ناخەوین بە هەفتە بە هەفتە خەوی لە ناکەێت خۆشت دەزانی ئینسان کە نەخە و تەرکیزی نامێنێ خوێندنەکەی لە دەسەچێ ئیش و کاری لە دەسەچێت تەبانەوەنیشتە قۆناغی سێ و چوارۆکە باسم کرد ئیتر ئیش و کاریشان لە دەسەچێ ینی بەیانیان درنگ خەبەریانە بێتەوەوانێ جارێ هەر ناخەون هەندێکیان کە خەوتیشن هەندێ مادەی تر هەیە زیاتر لە مادێ بەکارێن هەمووش کاریگەری لەسەر جەستە و لەسەر دەمارەخانەکانی مێشکیان بۆ قۆناغی هەرزەکانی و مناڵی ئاماژەکان ئەڵێن ئەبێتە هۆی لاوازکردنی شەقۆلەکان و پوکانەوەی مێشک بێژێلەوە هەندێکیان ئەمرن ینی لە بەریتانیا ساڵانە تقریبا عددێکی زۆر من ئامارێکم لای کۆنا ئەڵێ 300 کەس بەس بە مادەکان ینی زیاد لە پێویزەی خۆن بێژگە لەوەی ئەو مدمینە بێ هەر ئەمرێت اینجا ئێستا زۆر بەشی غەشی تیاکێ مەوادی تری تێکەڵەکرێت اینجا سەرڕای ئەوە تەلاق و لێک جیابوونەوە دروستە بێت زۆر بیان ئەوانیمە چاوپێکوتمان لەگەڵاکردن تووشی تەلاق و لێک جیابوونەوە بوون ئەوەی تەلاقیش نەبووە ژنەکەی چی لەکات داوای ئەچێت لە دادگە داوای لە سەرەکڵی با لێم جابێتوانێ چونکە حاڵەتەکە لە حاڵەت ئینسانی دەرەچێ بەزەی نامێنێ ڕحمی نامێنێ وەزانی و دنیای کەس نیە بەس خۆیەتی احتیمام بە ماڵ و مناڵ نایە ینی ئینسانەکە بە یەک جارە فەوتێ اینجا تووشی چەندەها نەخۆشیە بن زۆربەی زۆریان مەسەن قڕحی مەعیدە ئازاری پێش ماسوولکەکان ژانە سەر بۆ نمونە ڕشانەوە دەم و چاویان زەعیفە بێ ئیشتیای خواردنیان نامێنێ لاوازە بن دەیان کێشەی جەستەیشی لە دوای بێزوێ لە کێشە دەرونیەکان و هەستکردن بەکەمی بڕوا بە خۆنەبوون و بێزوێ لە کێشە کۆمەڵایەتەکان لەگەڵ چوار دەورەکەیە کە چۆن ئەکەوێتە مشتوم ڕوون بگرە و بەردە لەگەڵ کە سوکاریە جویان لێ ناگرێ لیان یاخیە بێ اینجا انحرافاتی جنسی ئێمە لە پرسیارەکانی چێ لەو دەرنجامی هەموو توێژینەوەکان جڵە هەڵە بیدایەت کە خۆی غەریزەی جنسیەکەی زیاترەکات ینی با بڵێن حەزوارەزی سێکسی زیاترە بێ بۆیە زۆر جار بەڵێ زۆر جار تعداکات لە کەسانی تر جام پێم وتن باشم کەسانتان لەکوێ بوو ئەیگو زۆر جار ئافرەتی شێ توش بووە ئەوان خۆیان بەس بۆی مادەکەیان بینێ بەڵێ هەندێک تریشان ئەڵێ هەر بۆ پارە و هەندێک تریان ئەڵێ بۆ حەزی خۆیان و ینی لەبەرەوە بەداخەوە ئەمما دەهۆشبەرانە وای کردووە ئێستا کۆمەلگای ئێمە خۆمان دەرز و دەلاقەمان زۆر لە کۆمەلگای کوردیا سەدان کێشەمان هەیە شتێکم بیرکەوتەوە بۆ چوونێک هەیە پێی وایە کە ناکرێت و نابێت بابەتی مادە هۆشبەرەکان لە کۆمەلگایە زەق بکرێتەوە بۆچی بۆ ئەوەی کە شتەکە ئاسایی نەبێتەوە بەتابەت لە میدیا شتەکە ئاسایی نەبێتەوە لای خەڵکی بۆیە ناکرێت ئەم بابەتە زەق بکرێتەوە گەورە بکرێت بەڵام لە بەرامبەرە بۆ چوونێکتر هەیە نەڵێ نەخێر ئەبێ ئەم بابەتە فۆکەسی زۆری بخرێتە سەر وە گرنگی زۆری پێ بدرێت و وای لێ بکرێت کە خەڵک بە مەترسیەکی جدی بزانێت بۆ ئەوەی کە سەنگەری لێ بگرێت بۆ ئەوەی کە دایک و باوکەکان بیر لەوە بکەنەوە نەهێڵم ناڵەکانیان تووشی ئەمە ببن
بەڕای جەنابەت ئەمە ئەکرێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت؟ قوربانجان هەز دیاردەیەک مەترسیدار بوو تۆ بێت توێژینەوەی لەسەر بکەی کە توێژینەوەشی لەسەرەکەی ئەبێت دەرئەنجامەکەی بۆ خەڵک بە ئاگام بێت توێژینەوەی بەحەس چییە بۆ لێکۆڵینەوەی لە کێشەیەک و دۆزینەوەی ڕێگە چارە و پێشنیازە دواتر کارکردنەوەی ئەگەر بکرێت. ئێمە کە ئەڵین باسیەم دیاردەیەکەین ئێمە ناچین فێریان کەین بیخۆن ئێمە ناچین باسی باشیەکانی بکەین بەڵام متعو خۆشی تایە بە هیچ شێوەیەک هەمووی زەرەرە تۆ ئینسانی لە بەرامبەرتە پێڵێ ڕۆڵەجان لەم مادەیە نزیک مەکەوەرەوە کە پێڵی چوار قۆناغی ئاگاد لێ بێن کە پێڵی پێش ئەوە تامان ئێمە لە ڕاپرسیەکایکی لە پرسیارەکانەوە بۆ ئایا پێشەوەی توشبی بە مادەی هۆشبەر ئالو دەبی پێشتر جگەرە و نێرگەلە و مەشروب بخواردوێتەوانێ لە 1990 پێشەوەی خوب بنە مادەی هۆشبەر پەنایان بۆ جگەرە کێشان بدو دوایی کردویانە بە نێرگەلە دوایی کردوانە بە باشم گو بۆ ئەیگو جگەرەکە ئەو متعو خۆشی و نایێت دوایی توانە نێرگەلە باشترە نێرگەلەمان بەکارهێنا و ماوەیە بووە چە جسم ڕایە لەگەڵی ئیتر قیمەتی نابێنە اینجا وتوانە مەشروبەکەمان بکردەوە سوودی نەما اینجا وتوانە ئەم مادەیە ینی ئێمە ئێستاگە دایک و باوکان ئاگادارکەینەوە بڵین باوکە گیان مێڵە کوڕەکە و جگەرە بکێشێ باوکی بەڕێستۆ لە بەچای مناڵەکە و جگەرە مەکێشە نێرگەلە مەکێشە چونکە ئەمە قۆناغی یەکەمە وردە و دەچێشم حتا جگەرە و نیکۆتین و ئەمانەژەم مادانە هەمووی مادەی سڕکردن ینی کەسەکە لە سەری بەردەوامە بێ هەندێکی کێشەمان هەبووە لەگەڵ یان کێشەکەی کێشەکەم خراپتر بوو ینی وەزانێ مادەکە بۆیە کە تۆ خەڵکەکە وشیارەکەی تۆ خەڵک عقلی هەیە زۆر کەسێ تەسەورکە یعنی یەکێ لە کەیسەکان زۆر بەلامەوە سەید بوو مامۆستا وتم باش ڕۆڵە تۆ بۆ ئەم مادەیە کوڕێکی جوان ڕێک و پێک ئایلەیەکی ڕێک و پێک بۆ ئەیگوڵای کاکتۆر من خەمۆخەفەت و مەشاکیلم زۆر بوو پێیان وتم هەر کەسێ ئەم مادەیە خۆ خەمۆخەفەتی نامێنێ دووەم هەستەکە دایمن جیتوانی پڕە لە پارە هەستەکە سیارەی هەیە هەستەکە هێن تەسەوەر وتم تۆ ئەو وهمێکی گەوری بۆ بڵێ ئەو هایم بۆ دروستەکەن اینجا ئەویش بەو با بڵێن نەفەسەوە اینجا لەبیرت نەچێ ئێمە هۆکارەکانی توش بوون بە مادەی هۆشبەر و هاندان زۆرە لە کوردستانە قوربان لە 2014 ئەم هەموو گەنجە دەرچووی زانکۆیە دەرچووی پەیمانگاکانە هەمووی تەخەڕوجی کردووە تا ئێستا تەعین نەبووە بێکارێکی زۆر هەیە کێشەی خێزانی زۆرمان هەیە یەکێ لە کەیسەکان چی بێ باشە تەمەن باوکو دایکی لێک جابوونەتەوە تەمەن لە 90 زیاتری هۆکار لێکترازانی خێزانە کە باوکو دایکی کەمادە هۆشبەرەکان بۆ خۆشی هۆکارێکی تر بۆ لێکترازانی ئەم بەحسابی خۆی کە کێشەی خێزانی هەیە وەزانی کێشەکە بەوە چارەسەرە بێ ئەمە خەمۆخەفەتی مەشاکیلیە خەریکە مێشکە تەقی ئەمەێنە ماوەی هێورە دەکاتەوە وەکو بڵێت سەرخۆش لێک ئاگای لەو دنیا نامێنێ بەخۆمە بۆ ماوەیکی کاتیە هەر بەردەوامی بەردەوام هیوان هەبوو سێ چوار نوع مادەی بەکارهێنابوو نازانم ئەمە وتم باشە بۆ ئەگوڵا بیدایت دەمەیان پێوتم سینم کرد بیدایەت باز و دوایی هیچ خۆشیێکی نایامێ کردم بەوە بەوشە کەواتە ئەم کوڕەوتم باشە تۆ بووە وتی من باوکو دایکم لێک جابوونەوە دایکم سەفەری خارجی کرد باوکیشم منی دەرکرد ژنیە نایەوتی من تۆم نایێت تۆ کوڕی دایکتی دایکشم لێن نەما وتی ناچار لە پارکی ئازادی لە فلان شوێن و لە فلان شوێن و لە غەسل و لە چۆی شەکرد و لەوێ خەوتم دوایی لە پارکی ئازادی تووشی ئافرەتێ بم ئەویش ئاوە مدمین بووی لەسەرەوە بەهۆی ئەوە منیشی توش کرد و هەڵی خەڵەتانم ینی چیرۆکی سەیدی تیامە مۆساکە ئەمانە ئێ تۆ گەرەمانە وشیارکەیتەوە اینجا یەکێکتر لە هۆکارەکان کە ئێمە پێویستە ئیشی لەسەر بکەین لە 90 زیاتری ئەوانە هەرچەند ئێستا دەرەنجامەکەین بەس من کەسەی ڕاپرسیەکانەکەم کە خۆم مقابلەم کردوون لەگەڵ چەند مامۆستایەکترا لە 90 زیاتری هێشتا سەرەتاییشان تەواو نەکردووە ئاستی خوێنەواریان یعنی هەل لە ئیبتیدایی وازان لێ هێناوە ینی سەرەتایی 56 تەواو نەکردووە کەواتە ئەمە یەکێکە لەوانە نەخوێندەواری واسێنان لە خوێندن و نزمی ئاسی بە ئاسانی هەڵە خەڵەتیان دێت بۆیە بێ وەزارەتی پەروەردە ئێستا هیچ لەسەرەوە کە هەموو هەزارها مناڵمان هێوازیان لە خوێندن هێناوە بیان گەڕێنێتەوە لەسەر و جادێن بیان گەڕێنێتەوە ناو چوارچێوە قوتابخانە خوێندنگاکان ئەبێت دایک و باوکان وشارکەینەوە مناڵەکە و منێ لەسەر جادە بۆ ئەوەی ڕۆژی 10,000 بۆ پیاکە دوایی تووشی بەڵایە کە بێ بە $100 ملیۆن ڕزگارە نابێت لە دەستی ئەمانە هەمووی هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە پاڵنەرن بۆ ئەوەی کە وا بکەین خەڵکانی پسپۆر وا بکەین کۆمەلگا زیاتر هۆشیار بکەینەوە وا بکەین ئەم بابەتە کەواتە جەنابیش هەر لەسەرەوە ڕایی کە ئەم بابەتە زەق بکرێتەوە ئەم بابەتە مەترسیەکەی بەجددی بناسیێنرێت و گەورە بکرێت نەک ئەوەی کە بشاردرێتەوە کە بەداخۆ مامۆستا ئەمە مەترسیدارترە لەسەر تاگوشیاریکەیتەوە یا ڕۆژانە ڕسمی
ئەم هەموو مۆدێلە و ڕسمی ئەم هەموو کوشتنە و ئەم هەموو قاتیلە و ئەم هەموو تعدای لە شەرەف کرد و بیێنتە سەر شاشەکان و چیرۆک و بیهۆنیتەوانێ بەڵام ئەم بابەتەکەیتەوە باکسەوە ئەمە مەترسیدارە ترسەکە لە دڵ و دەرونی خەڵکەکە باگاهێنە زۆر جارێسا فلیمە بێ عڕزکەی کە چۆن ئەوانەی کەم بیدایەت چەند گەنجێکی جوان بۆ دوای ئێستا دوای مادەهۆشبەرە چی لاتو لێ ترسەی ئەبێ بڵێ ئاوات لێ سیەکانت چی لێ ئەوانەی کە ئەمرن زۆربیان کە نەخۆشی سەڵەتان جگەرە کێش و نێرگە لە کێشەکانن ئەو خەڵکە بیراکەیتەوە نەک زەلامە بێنی چیرۆکێکی بە باسکات وەڵام من مێردەکەم تعدای لێ نەکردم خەسوەکەم و یا شوم کرد و سێ براسی وتی ئەمەشەمەی لەگەڵ مابێت جنسە لەگەڵ ئابکەن چی و ئەمانە و یا کۆمەڵێ حتەران لە ئەخباری شاکردوتە بە جنس و کۆمەڵەشت پیشانەیت و کۆمەڵێ ئەمە مەترسیدارە ئێمە ئەزانین چونکە ئێمە وەکو پسپۆڕی لەو بوارەڵێ نابێت دیاردەی کوشتن زۆر باس بکەیت چونکە خەڵک لاساییە کاتەوانێت کاتی خۆی گۆتەی شاید خەمەکانی برتسی بڵاو کردوانێ دوای ماوەیەک مەوجەیە لە خۆکوشتن پێیا بوو کە دیڕاستە و توێژینەوەیان لەسەر کرد دوای وتیان کاکە ئەم ڕۆمانە ئەم چیرۆکە لابن مێڵن هەمیان کۆ کردە وتە چکە ئەم چیرۆکە لە کۆتاییە پاڵەوانەکە خۆیە کوژە یەک شەپۆلی خۆکوشتن سەری هەڵا لە میسر ماوەی ڕۆژنامەکان باسی کوشتنی باوکیانە کرد لەسەر دەستی بۆ نمونە کوڕەکانیان دوای ئەوە یەک مەوجە خەڵک چکەی سەعدادەکەی هەیە ئەوەش وەکو نییە دەنکەشقاتی تەقێدێتەوە هەن لای ئێمە ماوەیەکی زۆر زاوا خەزوری کوشت و خەزور و زاوای ئەمەی خباریان لێکش ڕۆژ بە ڕۆژ زیاترە بوو ئەمە مەترسیدارە تۆرە لەسەر ئەمە وەرە توێژینەوەی لەسەرکە وەرە دەرئەنجامەکەی لێک بەرەوە مە چۆن خەڵکە بێنە چیرۆکەکە بۆ باسکە یا ئیهێنی لە ئەوڵەوە چی کرد و خەڵک فێری بێ هەماشتی بۆ دووباراکاتەوە ئەو نازەمەگە جەنابە ئاگاداری ببوورە ئەوەی لە گوندێکی لوبنانی بنازام شتێ بوو لە هەولێر ژن و پیاوێکی لوبنانی کوشت من خۆم ئاگام لێ بوو کە زابتەکە مقابلەی ئەم کوڕەیە کرد وتی باشە ئەمە هەمی سکوریتەی هەیە و باڵێ ناهەیە ئاساییشی هەیە و ئەمانە چۆن بەناو ئەمانەیە توانی بچیتە ناو ئەم گوندەوە ئەم شوێنەوە وتی وەڵام من چیم کرد گوڵێکم هێنا کێکەکەم هێنا خسمە ناو کێکەکەەوە بڵێن دەمانچەکە ئەجا گوڵەکەم لەسەر کێکەکە دانابم شوە وتی ئەمە لە چۆ وتی لە فلیمێک زۆر جار ئەم فلیمە شەڕانی و تونند و تیژی ئەو مسەلسەلە تورکی و نازانچیانە کە پیشانی شەڕ و تاوان و لادانی لە ئەبێ ئەو هەرزەکارە لاساییەکات ئەمانە مەترسیدارە فێری بینەرەکە بۆی چۆن تاوانەکە ئەنجام ڕاستە بیرۆکەیە داتێ کاک دکتۆر بابەتەکە زۆر زۆرە پەیوەست بە مادە هۆشبەرەکان بەڵام بەڕاستی بابەتی هۆشیاری زۆر گرنگە وەگو لە سەرتاشە باسم کرد تاکە چەکێکی کاریگەر کە ئێمە لەم جەنگەیە بۆ ڕووپەڕووبوونەوەی ئەم جەنگە لەگەڵ دوژمنەکەمان کە لە تارماییایە کە بەداخۆ بێ وا بڵێن لەبەرەوەی کە نازانین چی ئەیهێنێت خۆم ئەم مادەیە نابارێت بەڵێ مە بەسم لەوەیە کە نازانی چی هێنێت دایک و باوک نازانێت چۆن ئەم تارماییە ڕوبەڕووی مناڵەکانی ئەبێتەوە ڕوبەڕووی خێزانەکەی بێتەوە من بۆ خۆشم دراسم کردووە لەسەر بابەتی ڤەیپ هەست ناکەی ڤەیپ بۆ نمونە لە ئێستایە یەکێکە لەو شتانەی کە دوجار ئەبێتە پاڵنەرێک بۆ ئەوەی دواتر گەنج مادەی هۆشبەریش بەکاربێنێت چونکە هەموویەتی قورمانجاڤەی چێ جگەریش ئەلەکترۆنیە بەڵێ هەر عین جگەرەکەی ترە هەم ماوادی تا زۆر خەتەرتریشە زۆر ماوادی تا مشکلەکە چییە؟ ئەبێت تۆ یەکسە سەرچاوەکەی وشکەی مێڵی ئەو ڤەیپە بێتە کوردستانەوانێ چی ئەیهێنێت تاجرەکانی هێنن بەگەڵێکی گەورەیە بەڵێ هەرچەنگە من زۆر جار لەندێ دوکانەکانە بینم مناڵ و مڕاهقێ نایەنەنێوتم وتی بەێمان وتووە لەوە چلژنی قایمقامێت بێزانجیاتی بەرپرسە کە نابێ بەخوار 18 ساڵی بفرۆشی ئی باشە تۆ بە 18 نافرۆشی بە حەڤەی نافرۆشی بە 18 فرۆشی بە 90 فرۆشی ماشتا یعنی هەندێک شوێن هەیە لە سیتیەکانە بۆ نمونە دوکان هەیە دانراوە بۆ نێرگە لە کێشان شیشە لێشی نووسیوە ئێت چۆن نەبێ دوکانێک لە ناو شوێنێکی سیتیە هەمووی ماڵە هەمووی مناڵ و گەنجە تۆ ڕۆژانە بە بەردەمیایە تۆم شیشەی خەڵکێکی ئەمە تەژیعکردن و هەندانە تۆ ئەمانە بێ مەناکەی لەگەڵ ڕێزمە هەندێک لەو ئافرەتی گەنج و مۆدێلەکان کە لەو شوێنانەی شەجەژ نەبن ئەچنە ئەو کافیانەوە لەوێ دائەنیشن حتمما گەنج ئەمە بێتە جێی سەرنجڕاکێش بۆ گەنج وای لە یەکات کە هانی با بچێ لەو شێدە چۆنە قوربانمە مۆساجان هەموو شتێک هۆکاری خۆی هەیە دایمەن لە کاتی قەرەباڵغی و لە کاتی گەرمیە تاوان زیاترە بێت کێشە زۆرە بێت چۆ بەربەست و ڕێگری بۆ دانێن
شتێکیش کە تۆ لە بەردەم تا هەبێت ئەگەر لە بەردەمتان ئێستا تۆ من و تۆ با بڵین لە حاڵەتێکین زۆر برسێنین بەڵام ئە لەو لامانەوان ێسا کەباب چیەکە بێت و بۆنی کەباب بەسەرمانێت لە خۆمان ئیشتیهامان دەبێت ئینسان غەریزەی جنسی هەیە بەڵام احتیاتیە ئینسان واعیە کۆنتترۆلی خۆی کردووە بەڵام کۆمەڵێ دیمەن و کۆمەڵێ مەناظر و کۆمەڵێ شتی وروژێنەر ببینێ وردەوردا ئەو شتانی لە چاوە ئەیبینێ ڕوا بۆ مێشک ئەو مێشکە ئەو منطقی کە مەسوولە لە جنس ئەو وروژێنێ عینەش دەمجگەرە و پەیپەس تۆ زانیوانی مە چاوپێکوتنمان کرد وتمان ئایا سجن گرتنی ئێوە چارەسەرە ئەگو چارەسەری چی خراپترە وتم بۆ وتی جاران من دوو کەسمە ناسی مادەی هۆشبەری بەکارێن ێستا 400 کەسە ناسم لە ناو هۆڵێکم 400 کەس ڕۆژانە ڕقممانێنە لێگەر بەر بووی وەرە مەسەلەن چی ویست پارەشن نەبوو خۆمە دەمێ ئەوەی کێشەکە ئێمە ئێزرا ئیغرا ئەبین کاچینە دەرەوە تایان نبوو هەشتمین جار بۆ گیرا هەشتمین جار نوێم جاری تیاب ئەوتم باشە ڕۆڵە براکەم خوشکەکەم تۆ سوودە لە یەکەم وە نەگرت دووەم وە نەگرت سێم وە نەگرت ئەگو وەڵی کە فێربی ناتوانانی ڕزگاروی شتی وان نییە ئەتوانی ڕزگاری بەس ئیرادە و زایفە بەس کاچێتە دەرەوە ئەم 300 کەس 400 کەسانە تەلەفۆنی بۆکەن وەرە ئەوەیە شخصێتی زایفە جا زۆربەی زۆری ئەوانەی کە ئالوودە ئەبن بە مادەی هۆشبەر و کەسێتیان لاوازە دەخوێنەوارن ڕۆشنبیریکی باشیان نییە دوای غەریزەکانیان کردو عقل و منطقیان وەکو پێویست بەکار ناهێنن کەوتم لە 15 چونکە توێژینەوەکان جەنابیش دەزانی هەتا مرۆڤ نەگاتە 21 ساڵ بە هیچ شێوەیەک ئەو با بڵین بەشی پێشەوەی مێشک کە پێم ئێمە لە با بڵین لە علمی پێڵن کۆرتێک زانی پەردەی مێشک وەکو سەر توێژی ماڵدووە ئەمە لە 21 ساڵی ئەگەشاکە ئەوەی من و تۆ لە هەرزەکاری جیاکاتەوە ئەوەی مرۆڤ لە ئاژەڵ جیاکاتەوە ئەو پەردەی مێشکەیە کە لە 21 ساڵی دروستە بێت ئەموو پرۆسە عقلیە منطقیەکان کە زانین ڕاست و چەپمان چییە لەو کاتەیە لەوێ ئیشەکە بەڵێ تا نەگاتە 21 هەرزەکار شتان ناسانێ یعنی حاڵەت و کەسی سەیری تایە بڵە پێم خۆشە لێرە بەرەو کۆتای بەرنامەکەشە چین لە پرۆگرامیەکەمە پێم خۆشە پێم بڵێ ڕۆڵی دایک و باوک چییە لەم بابەت هەیە چکە بۆ خۆتە زانیت گەنج بەتابێت لە کۆمەڵگای ئێمەیە هەتاوەکو تەمەنی 18 ساڵی سەر و 18 ساڵی چاو کاتێک کە ئەچێتە ناو ژیانی تایبەتی خۆی و خێزان پێگەێنێت هەر تا ڕادەیەکی زۆر لەژێر کۆنتترۆلی دایک و باوکە لە ناو چوارچەوەی خێزانە ڕۆڵی دایک و باوک بە تایبەت و خێزان بەگشتی لە کەمکردنەوە یان لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە چییە؟ طبعا ئەو لە سێ چوار لاوەیەکی لەسەر بکەی یەک ئەبێ ئەو دایک و باوکانە شارەزابن کۆمەڵێک نیشانە هەیە ئەمە پێمانەڵێ مناڵەکەمان کێشەیەکی هەیە ئەوە توانین دوایی بەدێژی باسی بکەین کە لە ناوماڵە لۆکەیەکە بوو ئەگەر مناڵەکە ئامانەشین بوو بۆتەوە شوێنی دەرزی هەبوو ئاسەواری دەرزی هەبوو سەرنجە بوو لە ماڵەکە چیچی ئەمە ئەم مناڵی تۆ کێشەیەکی هەیەمانە چیەکە یا پارە لە ناوماڵە نەمایاشتا گرانبەهاکان نەمان فرۆشتیان یا ئەم کوڕە زوو داوای پاش کۆمەڵەشە تێەوە توانین دوایی بەدێژی باسکەین بەڵام لە هەمووی گرنگتر با بڵێن نەبوونی کێشەی لە ناو خێزانە بڕواتە بێ هەموو ئەوانەی کە چاوپێکەوتنمان کرد بە دەگمنتیانایە ئایلەکەیان کێشەیتیانەبێ هەمووی کێشە هەبووە یا تەلاق و لێکجابوونەوە هەبوو یا شەڕ و ئاژاوە هەبوو یا باوکەکە تونند و تیژ بووە یا دووسێ ژنیە ناوە تۆمانی بەرەڵا کرد و لێ نەپرسیوەتەوە کەواتەی یەکەم شت هەموو دایک و باوکێ ئەبێ بزانێ مناڵ بۆ ئەوەی دەروون دروست بێ پێویستی بەچی هەیە ژینگەیەکە یەکەم پێداویستی ببین نەزەرەکەی ماسلۆ ئەمن و ئاساییشە دڵنیاییە لە ماڵێکە شەڕ و ئاژاو کێشە هەبوو ئەم مناڵە ئەمن و ئاسایش بێ بەشە یەکەم پێداویستی دەرونیە کەواتە ڕوان لە دەرەوە خەڵکی بۆی پڕکاتەوە و یەکێک لە سەبەبەکان کە لە 100 زیاتر لە 100 هەمووی کە توش بوون برادری خراپە یعنی ئێمە پرسیانمان لێکردوون یەکەم جار لە کوێ کێشا و چ مادێ بەکارێنی وە کێ فێری کردی لە کێوە یەکەم کە هەمووی هاوڕێی خراپە هەمووی برادرە هەمووی هەڵیان خەڵەتانون کەواتە ئەبێم دایک و باوکە سەرڕای ئەوەی ئەمن و ئاسایش لە ماڵە سەرڕای ئەوە بێ مناڵەکە خۆشەویست بێ ئەبێ برادرەکانی بزانی چێە بزانی لەگەڵ چێ ئەگەڕێ لێیان ناپرسێتەوە تەسەوور کە ئافرەتی تیا ئافرەت چاوپێکەوتنمان لەگەڵا کردووە بە هەفتە لە ماڵەوە نەماوە چۆ لای ڕەفیقی خەوت ڕەفیقی کوڕیش ئەوتم ڕەفاقەت هەیە ڕۆڵە کوڕوگەت ئەیگونا کوڕی چاک بوو کوڕی چاکی چێ تۆ باسی چەکەی اینجا دوایی دەرکەوت کە قسەمان لەگەڵاکردن دوو ژیانیشە ئەمە چ دایک و باوکێکە نەزانێک شەکەی هەفتەیە 10 ڕۆژ لەکوێ دەی کیلۆ دوی چاک دەرێ دوو ڕووی تۆ بینەران چیەکەی بیکە ئەمە کارە ساتە لە ناو خێزانە کەواتە سەرچاوی سەرەکی خێزانەکەیە چونکە ئەم مناڵە هەست بە خۆشەویستی ناکە لە دەرەوە هەر کەسێ یەک تۆز بزەیەشی بۆ بکات چووکە بێ بەشە لێی تەسلیمە بێت کاکتۆر هەست ناکەی هەندێک قیەم و بەها هەیە لە کۆمەڵگای ئێمە ئەگەرچی بووە لە بابەتەکەش ڕەنگە کەمێک دوورکەوینەوە گۆڕانکاری بەسەرا هاتوێت بۆ نمونە من لە بیرمە جاران
کە مناڵیش بووم باوکم هەمیشە بە کاکمیەوت ئەبێت فلان کات لە ماڵەوە بیت و هیچ کاتێک ڕێگەی پێوە نایە کە بچین لە ماڵی کەسێکی تر بمێنینەوە بەڵام ئێستا هەست ناکەی ئەم بابەتە گۆڕاوە یعنی ئەم بەهای جۆرێک باڵێن پەروەردەکردن یان بەهای خێزان پاراستنی خێزان بە شێوە لە شێوەکان گۆڕانکاری بەسەر هاتووە لای دایک و باوک ئەو بابەتە گرنگێکی ئەو تۆی نەماوە وڵا من لەوانەیە هاوڕانە بم لەگەڵ تاکە بڵێ ئەم مەوزوع پەیوەندی بە بابەتەکەمانەوە نەبێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان چونکە ئەگەر مناڵ ڕێزی دایک و باوکی بگرێ ئەگەر باوکو و دایک خوان ئەو بە ئەخلاقیانیان تیابێت کە جاران ئێمە لەسەری پەروەردەکردن و کوردەواری ئەسیلە و لە کەلتورمانە هەیە و لە دیانەتەکەی سوادەمان لێکردبوون منە ڕازگۆی یەکێ لەوانە ئەگەر مناڵی ڕازگۆ بێ لەگەڵ دایک و باوکیان ناچێت درۆی لەگەڵا بکە هەزار فرد و فێڵی بۆ بدۆزێتەوە ڕێزگرتنی گەورە خۆشەویستی فێڵ نەکردن غەژ نەکردن تۆ نابینی دایک و باوکەیە گەورن لە تیکتۆک چیەکەن لە ژووری نووسنە مۆبایلەکەی ئاوادانا باسی ئەندامی نێرینەی مێردەکەی کات و پێیەکەنەوەدی ماچم گوادی بە بڵاویکەنەوە ئە نازام چی من مەشەدێکم بینی زۆر متاسیر بووم پێی یعنی گەنجێکە دانیشتۆ لەگەڵ دایکی و باوکە حەز بۆ ناکەم کوڕەکەم مودەبە باوکەکەم مودە بە ئافرەتێمەوەدە بەس قسەکانیان نامودەبانێ تەسەوری کوڕەکە بە باوکی ئەڵە چی ئەڵێ باوکە تۆ من خۆشەوێ یا دایکم زیاتر خۆشتەوێ وڵا دایکتم زیاتر خۆشتەوێ کوڕەکەش ئەڵێ بۆ ئەڵێ ئەوەی دایکی بۆ مەکات تۆ بۆ مەکەی ئەمە قسەیە باوک بە کوڕی بڵێ یعنی چی ئەمە تۆ بیری لێ بکەرەوە سەدانچە ئەم هەموو کچە ئەبینی بە ڕێزەکەم سەیری کە بەنیم چڕوتی بەح وشەی ناشرین زەلامە پیاوێکی گەورەیە مۆبایلشکێنێ و هەزار جنێ و سوکایەتیەکە نازانم یعنی ئەمانە بیر لە مستەقبەلی خوان ئەمەم مناڵ لاساییان نەکاتەوە هەرزەکان لاساییانەکە جەنابە دەزانی تۆ کۆمەڵناسی نەزەریەی با بڵێن تەقلیدی نەزەری تعلم اجتماعیمانەیە فێربوونی کۆمەڵایەتیشە لەوانە بەندۆرا کە باسیەکە زانایکی گەورەیە لە ڕێگەی لاساییکردنەوەی فلیمی شەڕانی سا فلیمێکی شەڕانی لە ماڵەوە با مناڵەکە و بیبینە هەر تۆ ببینێ شەقە هاوی زلە پاس 5 دقەوەکو تۆ شەقە هاوێ تفکە جنێوگە باشە ڕۆژانە تۆ ئەمە لەبەر چاویەوە بینی ئەم قیەمانە بڵاوەکەیتەوە کۆمەڵی تەمسیلەکەی یەکێ باوکە و یەشیە کوڕەکە گاڵتە بە باوکێکا و جنێوی پیا و سوکاتی پێگە و خەڵکیش دانیشتۆ پارەشی یا و دەمی پان کردوێتەوە بە ناوی بەرنامە تەرفیه ئەمە تەرفیه نییە ئەمە قەشمەری خانەیە کەواتە کە تۆ یەکێکی باوک یەکێ بە کوڕ گاڵتە بە یەکتریەکەن و جنێوی پێ ئەم مناڵە سوێنە بێڵێ کەواتە پەیوەندی نێوان باوک و کوڕ بەم شێوەیە ئەمە کارە ساتەکان ڕاگەاندنی ئەمەزانین چی لێ هاتووە هیچ هەز بە پرسیارەتی ناکەن زۆربەی لێپرسینەوەش نییە یاسایی لە پەرلەمان نیە سنووریە بۆ ئەمانە دابنێ بڵێ بابە ئەمە سنووری نۆرماڵە تێپەڕانەوە ئێمە شتێکمانەیە پێڵێن ئاسایشی نەتەوەی ئەو تێپەڕانەوە ڕاگەاندنەکە لە ڕاگەاندنی ئەمە شتێک نییە بە ناویەوەی کەسێک وەکو ڕایشکارێکی دەرونی کۆمەڵایەتی مۆنیتەرین بێ بەسەر ئەو پرۆگرامانەوە تاوەکو تووشی و بابەتە نەبێت ئەوە گەڕم پێ من کاتی خۆی لە زانگوی سەڵاحەدین ومیچە لە سەتەلایتەکان من و دووسێ برادەریتر مامۆسای جامیعە وتی وەکو ڕاوێژکار شتەکان ببینن تەمەن بگۆرانی و شتەکانیان بووە نادین مسەلسەلە و هیندۆ بلاسکراوەکان بیر ئێمەش خۆمان ماندووە کرد و خۆماشین و مۆرە کرد و ملاحەزەمان نووسی هێشتا تەواو نەبوو بین پیشانیان بڵاویانە کردەوە ینی بنجڕ گاڵتە پێکردنێک بوو کۆ ئەوە هەیە مەفروزە فعلەن لەم کەناڵیە و لە هەموو کەناڵەکان و لە هەموو سایتەکان کەسانێکە بێ بۆ فلتەریا بڕوە کاکەمە بۆ کۆمەلگای کوردی نابێ ئەم وشانە نابێ ئەمە ئەخلاقی کورد تێگەیە ئەمە کوڕکچەکانمان تووشی لادانە با چی چێت تا دوای کاکتۆر زۆر خۆشحاڵم کە بۆ ئەم پرۆگرامە لەگەڵ مابووی ئیشەڵا پرۆگرامی داهاتووش هەر لەم بابەتە بەردەوامە بین بەڕێزان لێرە کۆتایی بە بابەتی یەکەممان لەسەر مادە هۆشبەرەکانێنین لە پرۆگرامی یەکەمە پرۆگرامی داهاتوش بە هەمان شێوە میوانداری کاکتۆر کەریمەکەینەوە بۆ بابەتی مادە هۆشبەرەکان و کاریگەری لەسەر تاک و کۆمەڵگا و ئاسایش کۆمەڵایەتی لەگەڵتان بەردەوام بین تاو کاتە هەر بەختەوەربن